بەڵام پێگەی هەرێمی کوردستان لە سینی و دەوڵەتیدا بۆ چی دەگەڕێتەوە پێگە بەهێزەی کە هەیەی هاوکات پەیوەندی مێژووی نێوان فەڕەنسا و کورد و ڕۆڵی پێشمەرگە لەم نێوانە و سەرۆک بارزانانی بە تایبەتی بۆ چی دەگەڕێتەوە لەگەڵ بەڕێز هۆشنگ باوانی شرۆڤەکاری سیاسی تایبەتی کوردستان 24 قسە دەکەم لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێ با سەرەتا پیرۆزبایی لە جنابەت کەمەکو پێشمەرگەیەک کە لە داستانە مەزنەکاندا بەشدار بووی ئەمەوێ کاک هۆشنگم بابەتە بستمەوە بە ڕووداوێکی مێژووی گرنگ کە ئەویش داستانی خواکوڕکە لە 5 ئەیلولی ساڵی 1970 داستانەکە کۆتایی هات و سەرکەوت لە بەرگریەکی قارەمانانە بە سەرکردایەتی سەرۆک بارزانانی جنابیشت پێشمەرگەیەکی داستانی خواکوڕ بوویتە پێشمەرگە چه ڕۆڵێکی بینیوە کە ئەو بەم شێوازە لە پایتەختی فەڕەنسا باسی لێوە دەکرێت باس سەرەتا بۆ فرسەتە کە باس لەو بابەتە گرنگە دەکەین بەڕاستی ئەوڕۆ کەرنەڤاڵێک بوو بەنسبەت ئێمە وەکو پێشمەرگە کە هاتە ناو جیهانێکی گەورە و ناسا لە هەمووی جەنابەت هەروەکو منیش سەرەتا ویستم بیبەستمەوە بەو داستانە قارەمانی خواکوڕ کە داستانی خواکوڕکێک لەو داستانە بوو من بەش بە حاڵی خۆم ناوی لێ دەنێم داستانی دەستنیشانکردنی چارەنووسی دۆزی کورد قەزیەی کێشەی کورد کە ئەمڕۆ هات چونکە ئەو داستانە بەڕاستی زۆر شتی حەسم کرد شتی ئەقلیمی حەسم کرد شتی دەبەری حەسم کرد توانی کە عێراق و ئێران گەیشتنە ئامانجی خۆیان و پێکات نێشتێنە پلانێکی وا پیلانێکی وا هەبوو کە ئیتر دووبارە وەکو 75 کۆتایی بە شۆڕشی ڕەوای گەلی کورد بێنن بەڵام بە پێچەوانەوە دەرچوو یعنی عەرەب دەڵێن وانقەلەبە السحر عەلە الساحر سحرەکە بە سرەواندا پێچە ئەو ئەم ڕۆژگاری لێ دەرچوو هەر بەستنەوە بەو یادا کەش ڕۆژ گرنگە بەڕاستی ئەمڕۆ هەر 5 مانگە هەم لە پاریس پێشمەرگە دەبێتە ڕەمزێک سمبلێک بۆ ناساندن وەکو جیهان لە نەفسی وەختیش کە هاوکاتە لەگەڵ ئەو ڕۆژگارێک کە داستانی خواکوڕک ڕوویدا و داستانێکی قارەمانی بوو داستانێکی مەیدانی بوو بە فەرماندەی سەرۆک بارزانی سەرۆک مەسعود بارزانی و بە خۆشی مەیدانیەن لە ناو داستانەکە بوو هەر قسەیەکی خانم ئان ئەوەی بەبیرهێنامەوە کە دەڵێ من سەرسامم بە قارەمانیەتی بارزانی مەسعود بارزانی قارەمانێتی مەسعود بارزانی پێشمەرگە بەڕاستی دیارە ئەو تیرۆکانە ئەو داستانانەی بینیوە زانیتی جگە لە بابەتی داعش و شەڕ لەگەڵ داعش پێشمەرگە هەموو دەمێ توانیەوتی ڕۆلی خۆی بجێڕی زۆر باشە بەڵێ کاک هۆشنگ دیارە کە ڕۆڵی سەرۆک بارزانی لەم سەرخستنی پرۆسەی ڕزگاری کورد گرنگ بووە لە هەموو بەشەکانی کوردستان و ئێستاش باشووری کوردستان پارێزگاریکردن لەم دەستکەوتەکە لە هەرێمی کوردستان هەیە وڵاتێکی وەکو فەڕەنسا کە مێژوویەکی دوور و درێژی لە پاڵپشتنیکردنی گەلی کورد هەیە چۆن توانیوێتی ئەم هاوبەشیە بەیەک ببەستێتەوە واتە ڕۆڵی سەرۆک بارزانی لە پتەوکردنی ئەم پەیوەندیانە و ئەم دیپلۆماسیەتە چۆن دەبینی بەڕاستی پرسیارێکی با بڵێن دووسەرەیە هەم باسی ڕۆڵی بارزانی سەرۆک بارزانی هەم باسی شێوازی پەیوەندەکان یان مێژووی پەیوەندەکان کە ڕاستی من لێرە شتێکی زۆر گرنگم پێ باشە ئاماژەی پێ بکەم ئەوەیش ئەوەیە کردنەوەی ئەو کۆریدۆرە لە پاریس لە فەڕەنسا لە ناو جەرگەی پاریس بە ناوی پێشمەرگە باشترین وەڵام و باشترین بەرسبە بۆ ئەو هێز و لایەنە عێراقی و با بڵێن شۆڤینیانەی کە دائیمەن سەری زار و بنی زاریان ئەوەیە پێشمەرگەش میلیشیاتە پێشمەرگەش هێزێکی چەکداری نافەرمیە ناڕسمیە یان دەستورینە یانوانە پێویستە حەل بکرێ پێویستە نەمێنێ کە دەیبەستنەوە بە هەندێک لە میلیشیانە ئەوکان ئەم کۆریدۆرە ڕێگایە ئەم ڕێڕەوەی کە ئەمڕۆ بۆ گەورەی پێشمەرگە و بارزانی نەمرداندرا سەرۆک بارزانی دانرا ئەمە وەڵامێکە بۆ ئەوانە کە نەخێر پێشمەرگە نەک زمنی مەنزومەی دیفاع عێراقیە لە زمنی بەڵکو زمنی مەنزومەی هاوپەیمانی جیهانە بۆ بەرگریکردن لە گەلان دژ بە تیرۆر جا هەر جۆرە تیرۆرێک بی جا داعش بێ هەر سیستەمێکی تیرۆریستی لە هەر وڵاتێک کە بێ یا مەترسی لەسەر ئێستا پێشمەرگە داخلی ئەو سوپا جیهانیە بووە ئەو سوپا عالەمیانی دەوڵەتێەوە کە بە ناوی هاوپەیمانی نێو دەوڵەتیە ئەلێرە دەمێ بەسم ئەوەیە باس لەوە بکەم کە ڕۆلی سەرۆک بارزانی لە ئامادەکردن و بەرهەفکردن و
پەیڕەوکردن بەڵکو حتا لە پەروەردەکردنی پێشمەرگە لە ڕووی ئەخلاقی شەڕ پێویستی گوڵباخان پێویستی بە ڕەوشت هەیە ڕەوشتێکی تایبەتی هەیە ئەزیەت نەدانی ئەسیرەکان ممتەلەکات پاراستنی ممتەلەکاتی خەڵک پاراستنی ژیانی ئافرەت ژیانی مناڵ ژنیانی پەککەوتە پاراستنی سروش ژینگە ئەوانە هەموو ئەخلاق شەڕن ئەم هێزی پێشمەرێک کە ئەمڕۆ لەو شوێنە یادی دەکرێتەوە یا شوێنێکی تایبەتمەندی بۆ دروستکراوە لە مەحفەلێکی دەوەلی وەکو فەڕەنسا کە فەڕەنسا با بڵین هێزێکی کاریگەری ئەوروپایە بەڵکو داڕێژەری سیاسەتەکەی سیاسەتی دەرەوەیە کە دەڵێن با سیاسی دەرەوە دەکەین کورد دەگرێتەوە یعنی ئێمە کە باسی سیاسی ناوخۆ دەکەن ڕەنگە لە ناوخۆی فەڕەنسا عیلاقەمان نەبیت دەبیت چ ڕوودا بەڵام کە باسی داڕێژەری سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا دەکەن مانای کورد دەگرێتەوە بۆیە دەڵێم ئەوان زۆر بە جوانی زۆر بە زەختی ئاماژە بۆ دەکەن کە ڕەوشتی پێشمەرگە لە بەرگریکردن لە شکاندنی هەیبەتی بەناو پێ دەڵێن ئەفسانەی داعش و ئەفسانەی ترۆر ئەوان ئاماژە بەوە دەکەن بۆیە ڕەمزیان بۆ باشەکە کۆشن کرد لە بەرچاوگرتنی قسەکانی جەنابەت ئەمڕۆ سەرۆکی شارەوانی پاریس ئاماژەی بەوە کرد کە سەرۆک و پێشمەرگە لەبڕی هەمومان شەڕیان کرد و شەڕیان بۆ ئێمە بۆ کوردستانیش کرد کەواتە ئەو ئارامی و ئاسایشی کێستا لە ناوچەکە هەیە بە تایبەتی هەرێمی کوردستان توانێتی بێتە شوێنێکی سەقامگیر لە ڕۆژهەڵاتێکی ئاڵۆز و ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئاڵۆز و پڕکێشەدا هەر ئەم ڕۆڵانەیە کە ئێستا دەیبینین کەواتە پێشمەرگە لە قۆناغی 80 ساڵ خەباتەوە ئێستا لە قۆناغی بەرگری و پاراستنی دەستکەوتەکانیەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی چۆن دەڕوانێتە ئەم قۆناغانە وەروە پێشکەوتنی پێشمەرگە بەرەو هەنگاوێکی سەرەوەتر ئەوروپا یان باڵین یەکێتی ئەوروپا یا سیاسەتمەدارانی ئەوروپا لە خۆرا و بەبێ بەڵگە و بەبێ شرۆڤەکردن و بەبێ با بڵین بەڵگەنامە و پێویست ینی بڕیار لەسەر شت نادا شت دەست نیشان ناکە یاخود وەسفی شتێک ناکە کەوا نەبی کە باسی پێشمەرگە و ڕۆلی بارزانانی دەکەن لە شکاندنی ئەفسانەی تیرۆر و ئەفسانەی داعش شتی مەلموسیان شتی بەڵگەنەویستیان بەدەستەوەیە بۆی ئەو قسە دەکەن من دەمەوێت لێرە هەر وەکو ئەو پەیامەی کە زۆر جار ئێمە بەس جەنگاوەر نین حەز ناکەم ینی ئەوروپا و مەحافلی دەولی و ئەوانە بەس وەکو جەنگاوەرێک چەکدارێک چەک بەشانێک هێزێک مەسەلەن با بڵین وەکو پێشمەرگەیەک هەتا وەکو شەڕوانی کە هەتا سەیری ئێمە بکەن ئێمە ملەتێکین جگە لەوەی کە شەڕ لە پێناو ئاشتی دەکەین شەڕ لە پێناو سەربەخۆی خوازی خۆشمان دەکەین شەڕ لە پێناو مرۆڤ دۆستی دەکەین شەڕ لە پێناو پێکەوە ژیان و ئازادی گەلانی تریش دەکەین پێمان ئەوەیە بۆیە ئەوروپا با بڵین ڕۆژ ئاوە بە شێوەیەکی گشتی و ئەمریکا هەمویان گەیشتنەوە قەنات کە هێزی پێشمەرگەی کوردستان یان سوپای پێشمەرگەی کوردستان سوپایەکی چەکدارە بە چەکداری ئاشتی خوازانە ملەتێکی ئاشتی خوازن حەزیان لە پێکەوە ژیانە ملەتێکن دۆستی ئازادین دۆستی ئازادی خوازانی ینی شەڕ لە پێناو ئازادی لە پێناو سەربەخۆیی لە پێناو ئاشتی گەلان و پێکەوە ژیان دەکەین بۆیە خۆش نییە یعنی ئێمە وەکو زۆر جەنابی بارزانی ئەو دەستەواژەیە بەکاردین ئێمە یعنی لەشکرێک بین کە بۆ شەڕ ئامادە بین و کە شەرتەوە بڵێ کاکە بڕۆ تۆ دەورتەوەیان باشە وەکو دەڵێن جەیشون تەحتە تەڵەب لەژێر تەڵەب بین هەموو کاتی ناوانە باشە بەڵام ئێستا پێشمەرگە چۆتە قۆناغێکی پێشکەوتوترەوە با ڕابەرایەتی سەرۆک بارزانی کە نوێنەرایەتی دیبلۆماسی و سیاسی پێشمەرگە لە ئاستێکی نێودەوڵەتیدا کردووە کۆمڕۆ لە پاریس بینیمان لە 2014 بینیمان ترافیکی دیبلۆماسی نوێنەر و سەرکردەی وڵاتان لە هەرێمی کوردستان بوو بۆ تێکشکاندنی داعش و مەترسیی کە خەریک بوو هەموو ئەوروپای گرتەوە لەسەر دەستی پێشمەرگە تێکشکێنرا ئەگەر دیبلۆماسیەت لە پشتم شەڕکردنەوە نەبێت کەواتە ئێمە ملەتێکی سەرکەوتو نەبووینە و ئاڵای کوردستانیش لە پاڵ ئاڵای وڵاتان و یەکێتی ئەوروپا ئەمڕۆ بینیمان لە پاریس هەبوو چۆن کورد توانی بگاتم قۆناغەوە پێگەی خۆی بەهێز بکات دوو ڕێڕەوی تەواوکەری یەکترین دیبلۆماسیەت و سیاست بەیەکەوە خەباتی بەکارهێنانی هێزی عقلانی بۆ پەرەو پێشبردننی ئەو دیبلۆماسیەتە بەڵێ کورد لەو قۆنا یعنی ئەگەر تۆزێک بگەڕێمەوە دواوە مەسەڵەن باسی پەیوەندەکانی فەڕەنسا و کورد بکەم دەبێ بگەڕێمەوە بۆ سەردەمی ئینتیدابی فەڕەنسی لە سووریا و لە لوبنان و لە ساڵی با بڵێن 20ەکانەوە تا 46 ئەلەو فترەیە فەڕەنسیەکان
بداهات لەگەڵ کوردوانە بوون بەڕاستی با ئەمە بگەڕێنەوە بۆ سایکسپیکۆ کە ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبووە فەڕەنسا لە سەپاندنی سایکسپیکۆ دابشکردنی میراتی پیاوی نەخۆش با بڵێن کە مێژوو ئەوە ناویان ئەو ناویان لێناوە بەڵام لە بیستەکانەوە تا 46 کە ئینتیداوی فەڕەنسی دروست بوو لە سووریا لەو جێگانە یعنی هەستیان کرد کە نەتەوەیەک هەیە گەلێکە پێویستی بە داوای ئازادی سەر بەخدا هەستان گرنگیان بە گەلی کووردا وەکو کەمایەتێکی سووری کورد وەکو کەمایەتێکی کوردی لە سووریا گرنجیان پێدا دەرگایان بۆکردنەوە بەرەو پێگەیاندن گوێ ڕایەڵیان بوون گیان لە ئامرگا مزەکەراتەکانیان لێ قبول دەکەن زۆر شتێک گرنجیان تاوای لێهات ئیتر دوای هەشتاکان زەختر بۆ بە ئاشکرایی هەستان لە سەردەمی شیراک و لە سەردەمی سارکۆزی و ڕۆناڵدۆ ئەوانە زەختر بۆ عێلاقاتە پەیوەندەکان زۆرتون بوون ئەرۆکو ئێوە جەنابتەن لە ڕووماڵەکان ئەمڕۆ بە تەفسیری ئاماژدان بە ئەو مێژووە کرد هەر لە سەردەمی نەمر بارزانیەوە تا ئەمڕۆ کە ئەم عێلاقاتە چەند پەرەی سندووە پەرەسەندنەکەش لە کەس نەشارینەوە زیاتر پەیوەست بە سەرکردایەتی کورد سەرکردایەتی کورد هەوڵی داوە ئەو پەرەسەندنە ڕووبدا دەناخۆ ئەمە جاران برادرش ئەوڕۆ لە یەکێک لە چاوپێکەوتان جاران کە جەناب شارێمە پێشمەرگە بووین ئەگەر لە ڕادیۆیەک لە دەنگ و باسێکی ڕادیۆ بیانیەکان گوێمان بەست لە ناوی کوردبا وەکو چەکدارێک یان وەکو با بڵێن ئەوان کە بەکاریان دەینا مخەڕیب و متەمەرد هەر کەیفیشمان دەهات دەمانگوت زۆر خۆشحاڵین کە ناومان دێن بەڵام ئێستا ئەوان دێن ڕاوێژکار دەکەن دەڵێن ئێمە چۆن بەرامبەر بەو ستەمە ڕابوەست بەران چۆن بتوانین ئەم کەناڵە ڕاگرین چۆن بتوانین یعنی ئەوان بۆ بەڕێوەبردننی منتیقە بۆ نەخشەی نوێ پرس بە سەرکردایەتی کوردەکەن بۆ ئەو نەخشە نوێی کە ئێستا دەڵێن بەڵێ زۆر باشەکە کۆشنگ دیارەکە لەگەڵ ئەو هەموو ئاماژانە گرنگانەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد لە کاتێکدا کە وڵاتان لەژێر هەڕەشەی کۆمەڵگەی نێودەوڵەتیدان ملیشیاکانیان وەکو ملیشیای چەکدار داوای چەککردیان دەکرێت ناویان دەخرێتە لیستی تیرۆرەوە بە تیرۆریست دەناسێنرێن سەربازەکانیان لە وڵاتان دەکشێنەوە باڵێۆزخانەکانی خۆیان چۆڵ دەکەن وڵاتانی گەورە و ئەمریکا وڵاتانی ئەوروپاش بەڵام لە هەرێمی کوردستان هێزەکانیان دێنە هەرێمی کوردستان متمانە بە هەرێمی کوردستان دەکەن لایەکی دیکەوە گەورەترین کونسوڵخانەی خۆی کە ئەمریکا لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەکاتەوە کەواتە ئەگەر متمانە ئەزمون و دیپلۆماسیەتی حەکیمانە نەبێت چییە؟ بەڕاستی یانی ئەو ئاماژەیە کە بەم شێوەیە بەو شێوە زنجیرەیە کە جەنابەت ئاماژەی پێکرد یعنی دەبێ ئەو ڕاستیە بە خەڵک بڵین ئەو ڕاستیە بە وڵاتانە بڵین کە ئەم پارچەیە لەم پارنێ ئەو پارچە ئاڵۆزی ئەم پارچێک کە پێی دەڵێن هەڵێمی کوردستان لەنێ ئەو پارچە ئاڵۆزە پڕ لە ئاڵۆزیە کە بەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و با بڵێن وڵاتانی عەرەبی و ئەوە ناسراوە ئەگەر منفەزێک یا منقەزێکی ئامن و ئاشتی خوازنە بێ ئەوان هانای بۆ ئێرە ناێنن یعنی دیارە لێرە پارێزراون دیارە باوەڕیەکیان بە هەبوونی ئێرە هەیە کە وەکو سیستەمێکی ئیداری کارژێری سیاسی منطقی عقلانی بەڕێوە دەچن دەتوانن بۆیە دێنەرە فعلەن ئەوە شەر دەگەڕێتەوە بۆ قرارە حەکیمانەکەی سەرکردایەتی سیاسی کورد سەرکردایەتی سیاسی هەرێم ئیدارەی هەرێم بەڕاستی مناسبەیەکی باشیشە ئێمە هەندێک شتی خوێندنەوە لەسەر سەرۆک بارزانانی بکەین بۆچی سەرۆک بارزانانی بۆ سمبولە بەڕاستی یعنی خۆ ئەمریکایەکان کە دێنە با بڵێن هەرێم وەکو جەناب ئاماژە پێکرد قوسڵیەکی بەو ڕادە بەو ستافە گەورەیە بەو بینایەتە گەورەیە با بڵێن بەو شتە دروستەکەن خۆ ڕەنگ نییە بڵێن ئێمە وەڵا پشتمان پشتیان بە قیادەی سیاسی گەرمە یعنی ئەوەیە لێرە من دەمەوێت ئاماژە بە هەندێک شت بکەم ئەوان هەندێک خوێندنەوەی تایبەتیان هەیە بەپێی بۆ چوونەکانی من خوێندنەوەی تایبەتیان بۆ شخصی بارزانانی پێیان وایە کە ئەم پیاوە ئەم ئینسانێکە بەردەوام بە درێژایی ژیانی خۆی بەرگری لە هەویەی کوردی کردووە لە ناسنامەی کوردی کردووە ناسنامەی کوردیش زمانە مێژووە ڕەوشەمبیریە شەرتیە بەر سیاست بی شەرتنی ئێمە بەس باسی سیاست یعنی کە باسی کوردەکەین کورد پێویستە بە سیاست بکە و بەس یان شەڕ بکاویانە کللتوری کوردی سەرۆک بارزانانی یەک لەوانە بووە کە ڕێگەی نەداوە هیچ وەختێک
هەر ڕێکارێک بۆ تواننەوەی ناسنامەی کوردی داڕێژرابی لە هەر سەردەمێک لەلایەن هەر ڕژێبێک هەر حکومڕانی یەکەم کەس بوو کە بەرامبەر بەو ڕێکارانەی تواننەوەی هەویەی کوردی ڕاوستە. دوو کابراایکی ئەوان خۆیان ئاماژە پێ دەکەن فەرماندەیەکی مەیدانی چاونەترسە. ئەو فەرەنسیەکان خۆیان بەڵام لە ئەم قۆناغە ئالۆزە هاوکێشە سیاسیەکانیش گۆڕانکاری بەسەردا هاتووە بینین لە وڵاتانی دەوروبەرمانەوە چی ڕوودەدات دەسەڵاتەکان خەریکن دەگۆڕدرێن نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستۆک و دەگوترێت جارێکی تکە دادەڕێژرێتەوە. هەرێمی کوردستان هیچ کاتێک بەشێک نەبووە لە ململانەکان بەڵکو ڕۆڵێکی ئاشتی خوازانەی گێڕاوە کە سەرۆک بارزانی ئەمڕۆ لەوێ ئەو پەیامی گەیاند کە سوپاسگوزاری دۆست و هاوپەیمانەکانیشی دەبێت. فەڕەنسا وەکو دۆستێکی لە مێژینەی کورد لەگەڵمانە بەڵام ئایا وڵاتانی دیکەی ئەوروپا شەمان متمانە بە کوردەکەن چی بکەین کە دۆستە بە وەفاکانمان وەکو فەڕەنسا زۆر بن لە سینەی دەوڵەتیدا؟ زۆر گرنگە. ئایا ئەو پرسیارە گرنگە ئایا ئەوانی تریش وەکو فەڕەنسان یا وەکو فەڕەنسان لێدێ یا ئێمە چی بکەین بۆ ئەوەی ئەوان زۆر گرنگە. بڵێ بەڕاستی فەڕەنسا بە شەوێک و دوو ڕۆژ و بە ڕۆژگارێکی کورت وای لێ نەهاتووە بە ئەزمموی خۆی و بە تێکەڵی خۆی و بە خەباتی دیبلۆمات. ئەمن زۆرجار باز دەکەم فەڕەنسا مەڵبەندێکی باوەشکراوە بەرامبەر بە هەموو سیاست مەدارانی کورد. قاسملۆ لەوێ بووە، ترەپکەندی لێ بووە، تورکەکان مەسەن ئەوانە هەموو لێ بوون کوردی خۆ هەمویان دائیمەن چالاکوانی کورد دائیمەن حەوانەوەی مرکزە سەقافیەکانی کوردی لە فەڕەنسا دائیمەن توانیتیان خزمەتی ئەوە بکەن. دوای لە فەڕەنسا بابن ئەوروپا بەشێ فەڕەنسا هەمویان برادرانش ئاماژان پێکەن دەسەڵات دەگۆڕێ ڕئیس دەڕوا، سەرۆک وەزیران دەڕوا، سەرۆکی شارەوانی دەڕوا، بەڵام سیاسەتی دەوڵەت سیاسەتێکە ئەوەیە جیاوازی فەڕەنسا لەگەڵ وڵاتەکانی دەب. سیاسەتی فەڕەنسی سیاسەتێکی نەگۆڕە بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوڕەت لەگەڵ بۆ چوونە نوێیەکان دەڕوا، لەگەڵ بۆ چوونە نوێیەکان هەنگاوی سیاسی خۆیان داوێژن. ئەوانە بۆ ئێمە گرنگەکە لێرەیە. بەڵام زۆر جار لەگەر هەندێک وڵاتی تر دووچار لەگەر هەر نێلایانی تر دووچاری ئەو کێشە بوون و لەگەڵ گۆڕانی کەسایەتی یەکەم یا کەسایەتی ڕئیس وەزەرا ئێمە تووشی تۆژێک خاوبوونەوە، سڕ بوونەوە، سست بوون لە پەیوەندی. من بە سەراحەتەوە دەڵم زۆر جار پاشگەز بوونەوەمان لە هەندێک لایەن بینی و بەرامبەر بە دۆزی ڕەوای خۆمان بەرامبەر بەچ لەگەر وعدەکانی ئەوەی کە جەنابەت باست کرد هەمان قسەکەی سەرۆک بارزانی بوو لە وتارەکەی داماژەی بۆ کرد. زۆر خۆشحاڵم کە ئەبینم حکوومەتەکان دەگۆڕدرێن بەڵام هەڵوێستی فەڕەنسا بەرامبەر بە گەلی کورد نەگۆڕە. ئەم پەیوەندی و هاوبەشیەوە بەرژەوەندی هاوبەشی کورد و فەڕەنسا چیە؟ زۆر بابەتێکی گرنگە. ئەمن دەتوانم بە جددی ئاماژە بکەم فەڕەنسیەکان گەیشتونەتە ئەو قەنەعەتە کە دیموکراتیترین ناوچە، دیموکراتیترین دەسەڵات یاخود لەبارترین سەرزەمین و زەمینە بۆ دیموکراتیزەکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو ناوچەیە هەرێمە. پاراستنی بەرژەوەندەکانیش لە ڕووی ئابووری، لە ڕووی سیاسی، لە ڕووی دیموکراتی، لە ڕووی کۆمەلگا، لە ڕووی مافی مرۆڤ، لە ڕووی با بڵێن مافی کەمایەتەکان ببوورە مافی لایەنەکان، لە ڕووی ئاین و ئاینزایی هیچ وڵا هیچ دەڤەرێک لەو منتیقەیە هیچ بوقعەیەکی سیاسی جۆغرافی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەقەد هەرێمی کوردستان پێکەوە ژیانی هەمەڕەنجی تێدانێت. لەبەر ئەوە تەسەوڕەکەم فەڕەنسیەکان ئەو قەنەعەتەوە بە ئاسانی بۆیان دروست نەبووە لە نەتیجەی ممارەسەی سیاسەتی ئێمە ئەو شتە دروست بکات. جێگای خۆشحاڵیە بەڕاستی. زۆر سپاس دەکەم بەڕێز هۆشنگ باوانی شرۆڤەکاری سیاسی تایبەتی کوردستان 24 لەم ڕۆژە گرنگە لەگەڵ. سپاس بۆ بەڕێزتان. زۆر سپاس.